ئەو تەڵەبەی عەرەبەکان هاتوونە ئێرە کە وانەیە کوردیان پێ دەڵێنەوە. یەکەم نەمهێشت دیەکە چۆڵ بێ، دووەم قوتابخانەکان مێش چۆڵ بێ، ئەتر ئەمە شکرێ بەڕاستی ئەویش عەقیدەوی ئیمانێکە لەلای مرۆڤ. وەڵڵی ئەوەی کە ڕاستی بۆ وەکو دێی عەلی سەرایە، وەکو دێی مەتیقە، دێی شالیارە، ئەمانە بەڕاستەوە بەداخەوە چۆڵ کران بوو بۆنێ وەزەی 16 ئۆکتۆبەرەوە ویسەیشەوە حاڵی حەزرەمای قوتابیەکەمە گشتی عەرەبە هاتوونەتە ئێرە وانیان پێ دەڵێنەوە. ئەی قوتابی کورد بۆ لێرە نییە؟ وەڵڵای قوتابی کوردی بەڕاستی بەداخەوە ناڵێم کە لێرە دیەکە چۆڵکەرە بۆ بۆنەی 16 ئۆکتۆبەرە تری کەس لێرە نەما دیەکە بەڕاستی تەقریبا 7 ماڵێکن لێرە ئەویش قوتابیان نییە بەڕاستی منداڵە نییە بینێر مەکتەبەکە سێمش ئەوە تەڵەبەی عەرەبەکان هاتوونەتە ئێرە کە وانەیە کوردیان پێ دەڵێنەوە. شکر بۆخوا بۆ خدای مەزن کە من لێرە بەتەنیا بووم، یەکەم نەمهێشت دیەکە چۆڵ بێ، دووەم قوتابخانەکان مێش چۆڵ بێ، ئەتر ئەمە شکرێ بەڕاستی ئەویش عەقیدەوی ئیمانێکە لەلای مرۆڤ. بەڵێ بەتەکیدەوەیە کە لێرە تەڵەبەمان هێنا و قوتابیمان هێناوە بۆ ئێرە بۆ خوێندنەوەی کوردی پاڵپشتیە تەمان بەتاکید بۆ ڕێزمانی کوردی بۆ نەتەوەکەمان. ئێمە هەمیشە لێرە سەنگەرمان کردەوە بەردەوامین لە کۆشش و هەوڵەکانی خۆمان.